دێنە سەر دۆخەمیەکەی کە ئێستا ئەمریکا بڕیارێکی لە ناکاویدا کە باڵۆزخانەکەی چۆڵ بکات بە وڵاتیانی وتووە سەردانی عێراق مەکەن. هەموو شتێک ئەگەرێکی کراوەیە لە عێراقدا، چ درۆن بێت، چ تەقینەوە بێت، ڕەفاندن بێت، کوشتن بێت، بۆی ئاگاداری خۆتان بن و سەردانی عێراق مەکەن. لەبارەی ئەم بڕیارە ئەنەی ئەمریکا و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جۆن گەزی بەڕێوەبەری نیوزماکس لە کۆشتی سپی. بەڕێز جۆن سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش. ئەم بڕیارە لە ناکاوی ئەمریکا چی بوو؟ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەوکوێ چێکە ئەمریکا بڕیارە دات باڵۆزخانەکەی لە بەغداد چۆڵ بکات و هەروەها ئاگاداری بداتە باڵۆزخانەکانی لە کۆیت و وڵاتانی دیکەش. ڕوونە کاتێک هێزەکانی ئەمریکا لە هەر باڵیۆزخانێک پاشەکشە دەکەن ئەوە ڕوانینێکی ترسێ و هیوای ئاسایش دەخوازن، بەڵام ئەمە ماتای ئەوەی نیگەرانی توند هەیە لەسەر ناوچەکە. جگەلەوە گەر ئاماژە بۆ بدەین کە سەرنجی جیهان لەسەر ئەو ناوچەیە. بۆیە من دەڵێم ئێمە لانی کەم گوێمان لە شتی زۆرتر دەبێت سەبارەت بە دۆخەکە لە ڕۆژانی داهاتوودا. کەوا بێت ئەگەری گۆڕانکاری یا تێکچوونی دۆخێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ نەخێر، من بڕوام وانە کارەکە بەم شێوێ بێت. ڕاستیەکە ئەوەیە کە ئەوان باڵیۆزخانەکە و کارمەندان باڵۆزخانەکە پاشەکشە پێ دەکەن و چۆڵ دەکەن. ئەمە ئاماژەیە ئەوەیە کە هێزەکانی ئاسایش لەوێن دەرێ ئامادە دەبن لە کاتی ڕاگواستنەکەدا، بەڵام چالاکی زیاتر لە ناوچەکەدا و لەم شوێنەدا ڕووناداتن. بڕوام وایە زۆرترین و مەترسیدارترین پێشات ئەوە دەبێت کە ئەگەر هێزەکانی سەربازی پاشەکشیان پێ بکرێت و دۆخەکە ئاڵۆستر دەبێت بەم شێوەیە. پێتان وایە لە گەری ڕێنەگەیشتن بە ڕێککەوتنێک یان لێگەیشتنێکی سەرەتاییتر لە نێوان تەران و واشنتۆن دۆخەکە وامێنێتەوە؟ بۆ ماوەیەکی کەم بەم شێوەیە دەبێت سیرکە. سەرۆک ترامپ بەردەوام دووپاتی کردووە و پێشنیارزی ڕێککەوتنی کردووە لەگەڵ ئێران. هەندێک لەمانە جیاوازیەکی زۆریان نییە لە ڕێککەوتنی ئێران کە بەیەکەوە کاریان کردووە لە ژێری ئیدارەی ئۆبامادا بە پشتیوانی سەرۆک ئۆباما گەیشتونەتە ڕێککەوتن و هەروە ئەو ڕۆڵە کارایی جۆن کێری وەزیری دەرەوەکی ڕای لە ڕێککەوتنەکەدا ئەم بژاردەیەکی کەمێک هاوشێوەیان پێشکەش دەکات کە زۆر جیاواز نییە، بەڵام هەموو جارێک ئەوان ڕێککەوتنەکە ڕەت دەکەنەوە و گفتوگۆی ڕاستەقینە نییە خۆت گفتوگۆکان بەو شێوێنیان. ئەمە بە ڕوونی دەبێتە هەندێک ڕوبەڕوونەوە لەم بەشەی جیهانداوە. ئەمە نابێتە سوپڕایز ئەگەر ببینین ئیسرائیل شتێوە بگلێت. بەڵێ هەندێک زانیاری هەن یاخود دەتوانین بڵێن هەندێک بۆچوونی شەست بار لەواکەن کە گوایە ئیسرائیل ناوێت ئێران و ئەمریکا بگەنە ڕێککەوتن، بۆیە پێشەوەی لە یەکشەمەی داهاتوو یان لە ڕۆژانی داهاتووە هەر بیانێ هەردانیشتێک هەردانوستانێ بکەن پێشەوە ئیسرائیل هەوڵەدا گورزێکی سەربازی لە ئێران بدات بۆ ئەوەی دانوستانەکان شکست بێنن. ئەمە وایە؟ نەخێر، من ئەمەت پێ دەڵێم سەرۆک ترامپ باشترین پەیوەندی هەیە لەگەڵ ئیسرائیل لە هەر سەرکردەیەکی دیکە. ئەو سەرۆک وەزیران نەتەنیاهۆ زۆر لە یەک نزیکن، هەرچەندە لە ڕابردوودا جیاوازیانە هەبووە و باڵیۆز مارک کەسێکە لە ڕووی کەساتیەوە نزیکە لە هەردوو لاوە. بە شێوەیەکی گشتی ئەمە واتای ئەوەیە ئەگەر سەرۆک وەزیران نەتەنیاهۆ لەم کابینەیەدا کار بکاتن و ئێستا هێرش بکاتن، ئەوە بێگومان واشنگتن دیسی ئاگادار دەکاتەوە. بڕوام وایە لەم خاڵەدا سەرۆک ترامپ هەنگاو دەنێت و پێ دەڵێت کەمێک پشت و درێژ بە. بۆیە من بڕوام وایە پەیوەندیەکان لە نێوان هەردوو ئەم پیاوەدا باشترین سیاسەتە کە ئێران هەیبێتن لە دژی هێرشکردنە سەر ئیسرائیل. بەڵێ ئێستا سەرۆک ترامپ ئەڵێت من ناڵم ئیسرائیل هێرشەکاتە سەر ئێران، بەڵام ئەگەرێکی کراوەشە هێرش بکات نازانین. پێتان وایە ئەمە تەنها وەکو هەڕەشەیەکە لەوەی ئێران
هەنگاوێک بێتە پێشەوە لە دانوستانەکان؟ بە شێوەیەکی ئاسایی لەگەر وڵاتێکی دیکەدا هەڕەشەی هێرشێک و هێرشێکی موشەیەکی کەم دەبێت بۆ ئەوەی هەردووک بێنە سەر یاخود با بڵێن هەردووک بێنە سەر مێزی گفتوگۆ و بەجددی گفتوگۆ بکەن بەڵام تاوەکو ئێستا ئەمەمان نەبینیوە بە دڵنیاییەوە کسەر ترامپ هەندێک ئاگدارکردنەوەی داوا لە ڕابردوودا سەبارەت بەم حاڵەتە و هیچ شتێک ڕووی نەداوە من بڕوام وایە ئەگەری ئێمە بمانەوێت ئەمە ببینین کە کۆتاییەکی ئاشتیانەی هەبێت وەڵامەکە پشت بە ئێران دەبەستێت ئێستا هەر کەسێک سەیری دۆخەکە بکات دەزانێت کە ئێران دەزانێت سەرۆکێکە و پەرلەمانی هەڵبژێردرا و هەموو ئەمانە دەبینین کە هەموو ئەمانە پشت بە ئایەتوڵا دەبەستێنە ئەمە پەیوەندی بە پەرلەمانوە نییە پەیوەندی بە سەرۆکەوە نییە کە بڵێت با بەجددی قسە بکەین هەمومان پەیوەندی بە ئایەتوڵاوە هەیە ئەگەر پێت بڵێم ئەوەی کە هەیە ئایەتوڵا خامنەیی بیر دەکاتەوە کە زۆر بەجددی بیر لەمە دەکاتە من پێ دەڵێم ئێران چەند نزیکە بۆ ئەوەی بگات بەڕێککەوتن بەڵێ ئێستا ئەو بڕیارانەی کە ئەمریکا دای لەبارەی داخستنی باڵۆزخانەکەی لە عێراق و هەندێک جاریش پاسەوە دەکرێت عێراقیش داوا ئەکات کە هەردوو وڵات هەوڵ بدەن گفتوگۆ بکەن و بگەنە ڕێککەوتنێک لەگەڵ یەکتر و سەرۆکوەزیرانی عێراقەڵێت ئاڵۆزی هیچ چارەسەر ناکات هەوڵ بدەن بە گفتوگۆ بگەنە ڕێککەوتنێک ئێران و ئەمریکا لەم نێوەندەدا عێراق زۆر کات دەبێتە ناوەندی ململانەی ئێران و ئەمریکا بۆ عێراق بێتە ناوەندی ململانەیە جوگرافیا ئەوە لەبیرت بێت ئێران و عێراق جەنگێکیان کردووە کە چەند ساڵ بەردەوام بوو و ئەمە بە کشماتێک کۆتایی هات بە وەستاندنێک کۆتایی هات عێراق نەیتوانیوە حکوومەتێکی ڕاستەقینەی سەقامگیری هەبێت لە چەند ساڵدا من بڕوام وانە کە تۆ بتوانێت ئەو بڕیارەتە هەبێت کە بە شێوەیەکی ڕژد وەک ئەو بڕیارەی کە با بڵێن کاتێک جۆرج دەبلیو بۆش سەرۆک و زیاتر وڵاتێکی سەقامگیر و حکوومەتێکی بەهێزترت لە بەغدا هەبێت لەو کاتەدا ئێستا ئەم حکوومەتە لاوازە پرسیار سەبارەت تەنیا بە خواستی پەرلەمانی شەبێت ئایا ئەمان توانای تەواویان هەیە خاوەن بڕیاری خۆیانن عێراق لە ڕووی جوگرافیەوە کەوتووەتە شوێنێک ڕێک لە تەنیشت ئێرانەوەیە و بەڕاستیش حکوومەتێکی سەقامگیری نییە کەوا دەکات بڕیارەکانی پشت بە ئێران ببەستێت لە ئێستا گروپە چەکدارەکان لە عێراق هەڕەشە لە ئەمریکا کە ناگەربێت و ئەمریکا هەر جۆڵێکی سەربازی بکات هەر هێرشێ بکات بەرژەوندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و لە عێراقەکەنە ئامانج ئەمریکا تاکەی پشودرێژە بێ بەرامبەر بە عێراق کە ناتوانێت گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکات بەدڵنیایەوە بە شێوە نابێ گەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمان لە دەی ڕابردوودا بینیت پشتیوانیانی سەدر زۆرترین کورسیان بردەوە نەکەوانی کە دیموکراتەکانن زۆرێک لە ئەنجومەنی ئاسایشی پارێزگاکان پشتیان بەمانە بەستیوە من دەبێت ئەمە بڵێن کە لەگەڵ عێراقدا تۆ تەنیا پێویستیت بەوێ حکوومەتێکی سەقامگیرت هەبێت لە کاتی پێویستدا ئێمە هیوامان بۆ ئەمە خواستوە چەند کاتێکە بەڵام لەگەڵ ئەوەدا هاوڕام کە بەڕاستی لەو هەڵبژارنەدەدا سەرکەوتوو بوون بەڕێز جەنگزی بەڕێوەبەری نیوزمەکس لە کۆشکی سپی لە واشنتن لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆیەوە